شيخ هاوك أمان وقت مشكم تقيت باشا لو أواي قابلة إلا أمن مريشكو على شو كم هي يكون أو كان دي كم معركات كم خداي لهم زياتري يعني يا الناس عمتين هذا واه فرمو ما راح أضع زرقي هردون رنوت أوتا ما شاء الله يقحوا شيء جوزكو مريشكو على شو كربابي هي باورد بقرآن بخوش شوان هداش هناك نا كل حمويان لسه كارتو مارتي لسه سوان دي دنو باشا أدي دو إيمن وان دو إيوان باشا عولالو يقدوش خود دانا نسينو لحوشي باش كش تكلو معلوم بي بزان تورقا بني آدم دعبايا تسيوا كرة دي من ومنك الشيخ الرحمة لداكو باب بي كرة دو شوان لنا ديني خمنا أوين راكس خو دانوسان خم دانوسان كره هلا سر ما رغبوا مورق باورد بقرآن بقورن زم همور رغبوا همني وقدو شوان همني با روني تصور كده هاتي موسرخ عولالو تريلو داناني ترو مري دانيو دولا بشتكورتي لبجد ماري والله خو أو فكرة باشا شيخوا قد صار شتران بيدان روي برا زوير ما بتمسر شي لكاكم الله يبدأ أنا مرة شي عندي دزيا قاضى على شيشة باركيا تنفكينا pero والله يزقب بيدوتي بخوای محمد اگر وضع او ها بروا كر مو ابزانم اما نابين صاحبي ندوز كشي نمريش كشي على الشاشي نقازة شي اتو دزانت سيدكي اتو بشكم اگر وبكي لناو قندي هاست راكرا بزانا قد سورا اشتركت ببرجيناكي ايه نبعد هيك بيتن او هابي فير بجنازان او دعبايا بشرة قاعد بيتن كرم لقندي بزانا هست الشراكرة مش كم او ده بيتشي بده هست بزانا يا الله شيا مام صالحة ايه دبابي فرمو سالة يا الله السلام عليكم عليكم السلام لا شكرا سخرت مخدان الله وبركاته يا خو بخير بك سالة سرتاي من سرحهم ايه كوي اخبار وزعت تبيكوهم كاغ أولا ما دققوا شو نسيم لخبيتو والله زرر زور ناخوشة درين ريش لزجية او جا او هاش كاغ أولا بأقل خوت دبي تورغو مورغ نبي وكو دري رابين آوين بين آواي باشا سالة او دام كاكو توريقو باشا لو الا امنو ماري من مريشكو على شيشو بروري من كردو هاي توريق تحدي هي تخوني ماري من بكيوت تسمى خفان هلا بهلايناكا بارسا ببارسيناكا بيني خو ما بيويوا
بريش على الشكاد ما شاء الله بدأ سكب بالنابن كره والله يا مش تدقهم أولا تقصيري بيناك نابا خدا هەم کە سالە ئەگەر پیاو بکاتە خێر یان پیاوەتێکی پێ بکە وەڵڵاهی ئینسان چی لە بەرچاوی نییە و لەبەر دریشی نییە بەس کورە وەڵڵاهی ئاخر هەفتەی نییە دووسێ ڕۆژ مریشک و ئەلژیش و کەرەباب نابینێ ئێ کورە وەڵڵا غەدرە خمن نبينا أشكال دبي پاشی چی سالە وچی قڕانن هاتێ کوڕم جێ بگرە بزانە چیت پێ دەرێ بەێ بابا ئەمرکە بەخوای کوڕم ئەمە تەکبیرێکی لە خۆمان نەکەین باوڕێت بۆ خدا هەبێ ڕاست بێژنجی دەبێنە بنچێری باشە بابا بە عقلێت و چ بکەین باشە کوڕم دەچێ سەیدەمینی لێوێندرێ دەچێ مارێ شێخوا ڕەحیمی برێ بابم زۆر زۆر سەلامی لێ دەکردی لە ئەحواڵیشی دەپرسی هەرکوبی برێ دەگۆ دەبی تەرەکەمان لە بۆ بنێری تورێک بە عەلیشیش و جوچکە و مریشکمان فێر بۆ برێوە ئەبزانم قڕانی لە بۆ هیناینە ئەو تەرەی دەبی لە بۆم هەر بنێریتن باشە بابا لەوێش وەچی هاتێەوە لە ڕێ خۆت بەکرمارە هەمەی سما لە کۆری داوەرە وا بزانم ئەوانش تەرەک چاچیان هەیە برێ بابم سەلامی لێ دەکردی ئەو تەرەمان لە بۆ بنێری كاولا ستانكر وەڵە سالە چمان کرد ئەوە محەممەدم هەناردیە گوتم زام یەک دوو تەران لە بۆمان نانی بەشکم تەرەی دادنێمەوە ترى ئا باشا دبي استفادة هبي باشە چارێت کە هەیە سالە دەتو پێ برێ باشا أو ترانا لو شي دادن مقصدم لشي دادن يو یەک دۆچی لە دەورا پشتی کۆرتەکەی دادنێمەوە یەکەشی زانی شێ دادنێمەوە سالە لە سەرتیلەی مارە گورە بە تۆزی دادنێمە دەرێ بەشکم بەوێندەرێ دادێتن شي چێ بابم تخوا لو قول بابد بي لۆ نازانی لو شي بزان ئێوەیە ئەویش وەیە كل يا هو بخير بي كل أو تتن غريبي بابد ده كمان کەم لە شێکەتیا کوندە لە شێ دڕایە دێ سالە ئەگە بە تەرەوە نەبیتن کورە قەدوە نەبی کورە ئەدی بەسەر ئەوجا ئەمن پارمدا بۆ تازە چاوم چوو بۆ خەوێ وەڵا کاتە چێ گاچیان کە کورە با بە هەستا تەنگاو مم زراوم چوو ئەمن وام زانی ئەسمەرۆ شتەچی دااتێ ئێوارە نەکەنیی بگوتی نەخۆشم چ بووە کورە چ بووە وەڵا گۆتیان عادۆ بەتەرەوە بوو وەڵا وەچی دەچم قڕ بەسەر شەوێ لە بزگەفتی دێتەوە لەو دەقەی پێی چۆپەی ئاویشتیە پێ بەتەرەوە بووە گۆزینجی گردەبڕ هورد و هەڕا کردیە یەک کون نەمیزی بە خۆدا کرد بوو بەستەزما لا حول ولا ئەو قوة قڕ إلا بەسەر بالله. وەرە ئێ باشەوە بەو شەوەی چی دەکرد ئەوە بەخۆی شەوکۆرە بستێک پێشە خۆی نبینی پاش نوێژە ئیشایە لە مزگەفتی دێتە دەرێ دنیا تاریکە بە تەنێش بە کەسی لەگەدانەوە دێتن وەڵا پوختە بەسەر تەرێ دادێتن ڕاست بە تەرەوە دەبێت باشە دی تستان لێ کرد وەڵی چی لێ بکەین هەرستان فکرەکەم کرد محەممەدم گاز کرد گوتم کوڕم وەرە وڵا سواری هێستریمان کرد هەناردمە نۆغەرانە گوتم بڕۆن لێوێندەرێ بزانە پێی بگرتەوە ئەوە بیتن ئەوجە برێ چێخوا زێدە لە هەموو شەوان ئەو شۆ سێ مریشیان مردیە دەرگوتە دەزان تەریانۆ دانرایەوە ئەو لە بڕوا بکەوە تورک نییە ئەوە تورجی دووپێە و گەلەشی شارەزایە کون بە کون حوشەی تو پێ دەزانی ئەوزە بزانە چییە
هیچی شتان لێ نەزانی واللهی وعد بی بەس بە بەردەستم بکەوی شەرت بدەی بە زندیتی کەوری بکەم وستی کمە کەم وەڵا هەرچی لێ بکەی کمە باشە عادی فڕزمان کرد ڕێی نەبوو یەکێک بوو لە ئاوایی چی لێ دەکەم چی لێ دەکەم واللهی چرای چاوم بیتن خدا دەزانی چێ پیستی دە بەمە دەباخانەی سەرمەسەرانەی پێ دەکەم دەزانی چ زەرەرەشی لە مندایە ئەو مەرحومە ئەتو وڵی باوەڕ ناکەم خەتووە بکەیت هەنێ دەرەکرێت دەی لەگەڵەوەندا علە شیش و مریشکەم نەکردی بی نا وەژ نارێم بەس خوا دەی کرد بە بەرچەنگم بکەویتن ئەو جەهەر ئەمن بەخۆم دەزانم چی لێ دەکەم مام صالح ئەمن ئەوەی نازانم عەلیلیشی خۆم لە توی دەوێ مندار ئەتویان دیت بوو لە تو بترازێ کەیسکەنەی بردیە على شیش ئەمان بەرەبەرە مام صالح پەڕە موچەکە و تشتەکانت لە پێش دەرکەی مارە مامشینەی فرێدا بوو بەوی مندار ناسی بیانەوە وەنیە ئەمن نەبوویمە لۆ هەر ئەمن ناوم ساڵح لە ئاوایی دەوتەبا لەو برای خۆم بژمێرم بزانێت چەند ساڵح هەیە لە ئاوایی جێ بدێ صالح الروارة صالح شينا صالح قورة صالح كويتي صالح قتكا صالح دريش صالح قولي تيجيشتي بدير محتوى صالح دبتو صالح سلطان ئەو مام صالح دەرێ لەگەڵ منداران قسەی دەکەی تۆ چلۆ من دەژمێری ئەمن دەرێم مندار ئەتویان دیتی ئەتوو ئەمن دوای مام صالح ئەتلۆی قەیوانت گرتی ئەوانە یەکیان نماین ئەتلۆی قەیوانە بەرنادەی ئەتویان بە کەلەش دیتیە بە کەلەش نەک بەناو ئەمن نیمە چێ دەرێمنم ڕۆلۆ خۆدیەکە یەکەکی دی بگرێ لە ئاوایی هەوکە مام صالح یان عەلیلیشم دەوێ یان پارەکەم دەوێ ئەوە کاک عەوڵات وەرە کاکەوە وەختەکی باش هاتی بەخودای دەمزانی ئەتو ئەسڵ زادەی تەمەشاکە ئەو بوسلمانی دەبینی لە پارەوە مریشک و قاز و علە شیشی ئەو کابران نێشتیە هەموم لف کرد لە گەمار و منداری خۆم تێدەگەی چونکە ئەسڵ زادەیە ڕۆژێک لە ڕۆژان ئەتوی خەی منت گرتیە کاکە سما ئەوە ئەتووی ئەو هەموو ریشک و عەلەشەی من ئەوە کردی هان ئەرێ وە خودای ئەنگۆ چونکە نان بەزک سووتانە بزانە لە بۆ یەک عەلەکیشی بە تەمابووی سەرمە هەرکێشی وەنیە کاکە چت گۆ چ دەرێم چمە لە مەچینەت نادەم هەی زالم ئەرێ وەڵڵاهی ئەمن لە پارەوە لە خەم و خەفەتە هەر خەویشم لێ ناکەویتن چمە ئەوە تورک هەلە خۆشمان بوو باش ئەوگۆ بەتەمانە چم لێ بکەن هەی زالم لە بەرخاتری تفارەکانت هیچت پێ نارێم تەسمیلیشت ناکەم بەس خوددا دەزانی نییە فلس لەو کونەکە پۆت دەردەینم بابا ئەمن مەمنون سالح واز لەو ئیشە قۆڕانە بینە چیت کە ئەو ئەفعالە قۆڕانە مەکە پیاوی باش بە ئەوە پێت دەرێم سالح ئەگەر ڕۆژەچێت تووشی فرتەنەتشی گەورە نەبووی بەو ناوەی گاسم مەکە ڕاستیان گوتیە کورە جەڕێی ئاوێ لە ڕێی ئاوێ دەشت علی بابا تو ئەوە چی ئەو خەبەرێک گەیاندە تو چێوەی گوت بە تۆ کو زانیت ئەوە لای مام عەمەد ئەوەی قسەی ڕاستی بی بە شەمامەری داهاتم تۆفیقم دیت موختار ئەو لەگەری ڕاوەستان باسی کرد گوتی سالح گیرایە ئەو زە چی خوا دەرێن تومەتەشی گەلە گەوریان لە ملیشتان دێ باشە نارێن سەسە گیرایە لای مام عەمەد لە قسان دەرێن لە سەپەت کەسی گیرایە پەت چی چێ ئەگوریس
لەسەر پەتکەوەری سەشی ژیرە ئەرێ وەڵا لە قسان باشە ساڵح لە شاری چیتە شاری گوریسی لۆسی ئەوە بەڵای تو لۆسی تە پەتکە گوریس وڵات چێخوا برێم چی ساڵحە پەتکە گوریسی لۆ چێ مەگە ئەگەر پێ بە بانان هەرگەڕە لۆ دزی پێ بکە ئەودا کاک ئەتو سوبینی بڕۆ شاری بڕۆ پێ بکەوە بزانە مەسەلەکە چێ لە بنج و بنەوانی بگە معقولە لەسەر گوریسە چ کابرای پێ دوسێ سال حکم بکرێ ئەو شتوە حکومە قەت نەبووە بزانە مەسەلە چیە ڕاستەکەی وە نییە ئەمن ئەو ماستەر مۆ شتێدا وڵات دەبی وە بکەم سبینی بچم چێخوا ئەمنیشە لە بەت فارۆکەکانی بزانم قەت دێ محاولەش ناکەم بە ڕەفتی کەفیل بەری دەم لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم کەرستەکان بر لە مدارەکان ساڵحی ئەرێ وەڵا مام ئەمە زۆر کەیفیان پێ هەمووت برد ئەرێ وەڵا خێ باشە چاکت کرد ئەوزە برێ دیتت عەولا بەرێ ئەرێ وڵات چێخوا دیتێ ڕاستە لەسەر پەتکە گوریسێکی گیرایە بەس لەوانەیە پێشش ساریش حکمی دەدەن ئەولا ئەو ماستە مۆچی تێدایە حکم شەش سار و گوریس ئەو شتە ناستەعکرم ئەمەیە وەختی خۆشی ساڵح کە لە ئاوایی بوو گەلک نەعەزوو دەوی لە سیاسەت پشتیواندا کورە ئەمە دەچێم دەستی لەگە زەماعەتێکی تێکەر کردی بێ و دوایە ئیعترافیان لەسەر کردی بێ ساڵح ئەوە گوریز نییە ئەوە شتێکی دیە کاکە ئەمە دەزانم بەرێ چێخوا ئەرێ وەڵا لەسەر پەتچی گیرایە بە چ پەتێک دیارە پەتکەشی زێڕی نزیە کورە وەی وڵا. زێڕی چێ جێ بدەی بالۆت بژێرمەوە یاخۆ خێراتی کاک ئەوڵا ئەو کولی گەڕان بێ ژۆرێ واللهی باش بوو چوومەکن مەمورەکەی ڕزام لێ کرد گوتم کاکە هەر بڕۆکەک مەجالم دەنێم دەچمەکن ساڵحی وڵە ماری ئاوابی باش بوو ڕێ دامێەوە یاخۆ بەخێرابی کافت تووشی بە تووشی سزنان نەبی ئێوە هەم کە ساڵە دەزانی ئەمە لۆ هاتیمە ئەمن هاتیمە بە تەواوی پێ بکەم ئەتوو هەر لەسەر ئەو پارچە گوریسەی ژیرای یان دەترسێم لە جێیەکی قسە و مسەت کردبی کورە خەفیە و مەفیە خەبەریان لێدابی برێم گوریز بوو گریز کاک ئەوڵا نازانم لۆ ئەوگۆ بڕوان پێ ناکەن هەر گوریز گوریز برێ گوریز بوو بەس لۆ درۆ ڕاستی گۆرکەشی گچکۆکەی پێوە بوو گۆرکەشی کچکۆکە ئەو زەرکار ئەوڵا ئەمە سەرەدەری لەو بەزمەی دەرناکەم باشە ئەگەر بە عەقلی خۆت لە بەدبەختی من نەبی ئەو گۆرکە لۆ بە گوگریسەوە نووسا کورە کوڕی بابم ببرێ گۆرکەکەم دزیێ بە پەتکەوە خلاص و بڕاوە زە و گوریس و مریسە چیە لە گۆڕێ وەڵا درێم ئاکان بینە بوو کاک ئەوڵا خەر گۆتیان ئەو گۆرکە تو چۆ دەبێ ئەمن ئاگام هەدێنە بوو وەخوای ساڵح کوڕی بابم خەتا لە تو نییە خەتا لە مەش بوو ئەما ئەگە وەختی خۆی لەسەر دزیەکەی ئەتومان تەسمیل بکرد باە لە گوێڕی ئەمکە دەبێ پیا تووشی ئەو دزی و مزیێنە دەبێ گۆرک و مۆلکیشی نەدەدزی دەزانی لەسەر گۆلچیش حکوم دەدرێ یانی کو کاک ئەوڵا بە قوربانت بم دەژیرێم برم نادەن ماجیران کووە بەدبەخت ئەرێ وەڵاهی ئەتۆ سێ ڕۆژە تەوقیفی خۆرە قابلە لە شایی باشە چارە ئەو جابە چ بکەم باشە کار ئەوڵا بە عەقلیت و بە عەقلیت و ئەگەر ئەمە تۆبەی لەسەر دەستی حکوومەتی بکەم برم نادەن عەفوم ناکەن کورە تۆبەی چی و حاری چی و لۆچمە ئەتۆ گوناحت کردێ بچێتە چێکن شێ قادری برێ وەڵا دوعایەکم لۆ بکەوتم بەشم خوددا عەفوم دەکاتن هەی خانە خراپەوە حکوومەتە کووە بەردەداتن حکم دەکرێ و خلاص و بڕاوە دەنا ساڵە ئەو هادی ماز دیێرا بوو مەگیری ساڵح مەگیری دە هەندێک کەش بگیری ئەمن زگم پێت ناسووتێ ئەمن زگم بە تفارەکانت دەسووتێتن بەس با بزانم لەگە حەمەدی بزانم محامێکت لە بۆ ناگرین حسن و حارەکت لە بۆ بکاتن لا حول ولا قوة إلا بالله العلي العظيم خدا بەخت ئەرێ وڵا کابرا برێ ساڵح گۆرچی دزیە بەرێ ئەرێ وەڵا مام شێخوا پوختە گۆرچی دزیە بەرەبەری بەیانیان دوو جامباس پوختە تووشیات نەگرتیان بەخۆ بۆ گۆرکەوە تەسمیلیان کردیان
ئەو لە ئیشەکە تازە هاتیە ئەمە بۆ ناوی واز لێبینین کاکە بزانە وە بکە محامێکی باشی لۆ بینەوە بە ئەو کابرا زۆر نەژێرە بە ئەو مدارانەی ئەمەش حازرم هەرچی دەری بەڕاستی زگم مەساعتی دەستێ فەقیرە لە نەزانی خۆ توش بووە بۆ دەکەم ماپشە خواردەبی بگەڕێ محامێکی باش ببینمەوە هە لەبەر مندارەکانی بشکم بۆ دەکەم ئینشاءڵڵا بەردەبیتن بەس کوورە وەڵڵاهی چێخوا ئەوە کابراایکی گەلە بنحا مەسەلەی کوردی هەیە لە لایەکی دەرێ خۆی شیری هەتا پیری بەس ئەمە نابی بەجێوی بکەین بەشکم دەهینەوە سەرڕێ بەس ئام فەریم کوردیش بەلاژ نەیگوتیا چەڕێی ئاوێ لە ڕێی ئاوێ دەشتی